هاوڕێیان لەم ڤیددیۆدا باسی دیسترکتەر دەکەم لە C++ دا. دیسترکتەر بریتیان با بڵێن لە مێثۆدەکەویش وەکو کنسترکتەر وایە، بەڵام بزبط پێچەوانەی دیسترکتەریە. دیسترکتەر بە کوردیواتە تێکشکێنەر یاخود ڕوخێنەر. کۆنسترکتەر با بڵێن دروستگەر و بنیانەرە و توانین دیوە لێ بکەین داتای پێ بدەین، داتای پێ داخل بکەین و چەند سوودی لێ بینین، بەڵام دیسترکتەر بریتی لە ڕوخێنەر و تێکدەر. دیسترکتەر باڵێن مێثۆدەکە کەوە بای دیفۆڵت کۆمپایلەر بانجی دەکات، بەڵام چ کاتێک کۆمپایلەر بانجی دیسترکتەر دەکا، کۆمپایلەر بانجی دیسترکتەر دەکا لە کۆتایی پرۆگرامەکە، واتە کاتێک کە پرۆگرامەکە دەچێتە تاوا دەبێت، کاتە هەر کاتێک تۆ ئۆبجێکتێکت دروست کرد، ئەو ئۆبجێکتە پاژەوەی تەواو بوو بۆ باچەن وەخت کرد چەند مێثۆدەکرد لەو ئۆبجێکتێک کرد، هەنداتە لە داخل کرد، پاشێک یاخود دواتر ئاوتپوتت کردەوە، پاش ئەو شتانە هەموو کرا لە پاش تەواوی پرۆگرامەکەش هەموو خلاص بووانی هەر شتێکت بان کردبوو لە مینی شەرنی ئەو کلاس هەشتێشکەبی لە کۆتاییدا اینجا بانک دەکرێت لە کۆتایی کیوەردەکانی تەنان دیلیتی شەکە کیوەرد دیلیت تەبیکەوە بەکاردێتەوە ڕلیزکردنی میمۆری، باڵێن خاوینکردنی میمۆری بەمانایشتر یاخود بەرڵاکردنی میمۆری لەو زبرانێکەوە هەیە، لەو بەڵێن داتانێکەوە زیادە خەزم بۆ و ڕزگارکردنیتی کەواتە لە پاش لە کۆتایی پرۆگرامەکە دیسترکتەر بە کورتی لە کۆتایی پرۆگرامەکەت بانک دەکرێت و بای دیفۆڵت گوتمان کۆمپایلەر بانجی دەکات. بەڵام وا باشە ئێمە خۆمان کەستم دیسترکتەر بنووسین لەبەرچی لەبەرەوەی ئامانجی دیسترکتەرە بەوتمان تێکشکاندنە، واتە دەتوانین سوودی لێ وەرگین بۆچی بۆەوەی کەەوە کاتێککە پرۆگرامەکەمان تەوا بوو کە ئۆبجێکتەکەمان تەوا بوو هەرچی بڵین داتای زیاد هەیە لە میمۆریدا کە بەلاش گرتوتی ڕەشی بکاتەوە ڕۆلیسی بکە، بەتایبەتی یەک لە شتانێکەوە پێویستان دەبێت بێتێ لە پۆینتەرێکمان هەیە لە کوتاییدا پۆینتەرە گوتمە ئەدرێسی هەیە شوێنی تەرجی کرد لە میمۆری، پاشێک دیسترکت ئەو جێکتە تاوا بوو بە دیسترکتەرەکە لە ناوی کەستم دیسترکتەری خۆم بنووسن دەڵێم ئەم شوێنە لابدا حەجزکە حەزی کرد بوو لایدا پێویست ناکە بۆ نەشتێکی شتێکە دەوێت بەکاری بێنێت بەکاری بێنێتەوە سوی لەوەگرێ پێویست ناکە لە میمۆری بهێری و ئەم شتەمەکە شتێکی باش نییە، بۆیە ڕلیسی دەکەم بەهۆی دیسترکتەر کەواتە دیسترکتەر لێرەدا سوودی دەبێت بۆمان و شتێکی باشمان بۆ دەکات و دیسترکتەر هەمان ناوی هەیە، هەمان ناوی کلاسەکەتی هەیە، بەڵام وەکو کۆنسترکتەریشەوە هەمان ناوی، بەڵام ئەمایان بەچتە ناسرێتەوە دیسترکتەر بە تێڵدا بە علاماتی یاخود هێمای تێڵدا، واتە بابێن ئێستا دیسترکتەرێک دروستکەین لە پاش کۆنسترکتەرەکەمان علاماتی تێڵدا کەوالێکی بۆردەکەت هەیە لە خوار ئیسکیپکی هەیە لە تەنی ژمارەیەک هەیە ئەوی شفت و ئەو تێڵدا دەگری بەو شێوازە شفت داگرێگەڵ ئەو ژمارە تەنیش ڕقەمێکە خود خوار ئیسکیپ لە کیوەردەکەت هەیە تێڵدا لە پاشان ناوی کلاسەکەت بۆ ناوەکە ئیمە ستودنتە و لە پاشان دە بڵێن بادی دیسترکتەرەکەی بای دیفۆڵتی شوم خۆی بانک دەکرێت. ئێستا بۆ منە ئەگەر ئێمە پۆینتەرێکمان هەبێت بۆ منە کارێکتر بەوزە کارێکتەرکە بێت لە پاشان وتان بە شێوازی دروست دەکەین با ئس بێت بۆ منە ئەخ پۆینتەر بێت هەشتێک بێت پۆینتەر بێت و لێراندا پێشەوەی کاتێکە دیسترکتەر گوتمان لە کۆتای پرۆگرامەکە هەموو شتە خلاص بووین دە بانک دەکرێت، دەمەوێت کاتێککە بانجی دەکەی پێشەوەی تاوا بێت ڕەشی بکەوە بۆیە دەڵێم دڵیت دڵی ئاپڕیتەر بەکاردێت بۆ ڕلیزکردنی میمۆری لەو داتایکەوە هەیە بۆ داتایەکەمان وتمانریتێ لەو پۆینتەرە ئەو کات دەڵێم پۆینتەر بە شێوازە ئێستا ئیشەکەی ئەوەیە ئەوم بە ڕلیز دەکە ڕزگار دەکات لە میمۆریدا بۆ بڕم نابابی بینین هەستی پێ بکەین چکە هەستی پێ ناکەین ئێستاکە لێ دەڵێم ئایم دیسترکتەر وی بزانین تێبگەن کە کاتێک بانک دەکرێت ئایم دیسترکتەر ئاشا بێشازە ئەمەش بیتی لە دیسترکتەرەکەمان ئێستا گەر بێت و لێرە بگمان ئۆبجێکتێکمان دروست کردووە و نرخەکەمە پێداوە و پاشان هەندێتامان تەبڕ کرد. ئێستا گەر بێت و پرۆگرامەکەمان ڕم بکەین با بزانین چ کاتێک بانجی دیسترکتەرەکە پیشان دەدا چکە مێشتیشمان لەناو نووسی بوو ئەو مێشتە تەنها هیچ سودێکی نیە تەنها بۆ نووسیم حتم بەکار نایە بەڵام من تەنها بۆ نووسیم کە لێرە تێبگەن چ کاتێک بانک دەکرێت
واتوان لە کۆتایی پرۆگرامەکە ئێستا دەر نیم بێکەس HB ئێستا دەر هەر کێکدا بگرە کردە کۆنتینیو بکەیت کێکدا دەکەم ڕاستەخۆ لە کۆتایی پرۆگرامەکە ئەو تا دیسترکتەرەکە لە کۆتایی هەموو شتێک تاوا بوو پاشی هەموو شتێک ڕەنگ کرا تاوا بوو اینجا بانجی کرد ئایمە دیسترکتەر بگومان میوەرەکەی ڕزگار کرد بەش 11 ئەمەش بریتی بوو لە دیسترکتەر لە C++دا